ئێرە دەنگی کوردستانی ئێرانە. کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە دڵێکی پڕ لە داخ و کەسەرەوە ڕاودەگەینێکە ئێوارەی ڕۆژی 22 پوشپەڕی ساڵی 1368 هەتاوی ڕێکەوتی 13 ژوئیەی ساڵی 1989 زاینی هاوڕێی تێکۆشەر خۆشەویستی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئازادی خوازانی ڕاستەقینەی ئێران دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو سکرتێری گشتی حیزبەکەمان کە بە سەردانێکی کورت و بۆ هێندێک کاروباری حیزبی چوو بۆ وێن پێتەختی وڵاتی ئۆتریش لەگەڵ هاوڕێی خۆشەویست کاک عەبدوڵڵای قادری ئەندامی کۆمیتەی ناوەندی و نوێنەری حیزب لە ئەوروپا شەهید کراون.